سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بەڵێ ئەوەی لە دواوی من دیارە هێنانی وەزبەی سێمی خۆراک و ئازوقەیە یاخود بەم سەبەتە خۆراکە بۆ ماڵە هەژارەکانی نێوسنووری مڵبەندی هەولێر لکا لەلایەن کاکە عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستانەوە ئامادە کراوە لە ماوەی ڕابردوودا دوو وەزبە خۆراکە وەزبەی یەکەمیان لە 1000 سەبەتە پێکات بوو و وەزبەی دووەمیشیان لە 300 سەبەتە خۆراک پێکات بوو وەک دیارە سەبەتە خۆراکەکان پێکاتوە لە برنج و شەکرۆن واتە پێداویستیەکانی بۆ هەر ماڵێکی مامناوەند چی پێویستە و چەند پێویستە بۆ هەر ماڵێک ئەوەدانراوە. من دەمەوێت بۆ زانیاری زیاتر بچمە لای کاکە عەبدولقەهار محەممەد سەرپەرشتیاری دابەشکردنی ئازوقە و خۆراکەکان. کاکە عەبدولقەهار سڵاو دەبێ بێتە ئێرە پێم بڵێیت ئێوە لە ئێستادا هەر سەرقاڵی دابەشکردنی خۆراک و ئازوقەن لە ئێستادا گەیشتۆتە چەند و بەکوێدا دابەشی دەکەن؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان لەبەر ئەوەی دۆخی خەڵک لە ڕووی ئابووری و دارایی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە خراپیدایە تەنانەت خەڵکانێکن لە خوار هێڵی هەژاریەوەن ئەگەر چیدە بۆ حکوومەت هاوکاری و یارمەتی ئەو خەڵکەی بدایە بەڵام چەند ڕێکخراوێکی خێرخوازی وە چەند کەسایەتێک وەکو بەڕێز کاکە عەبدولستار مەجید بە هاوکاری خێرخوازان هاوکاری و یارمەتی ئەو خەڵکە دەدەن. زۆر باشە کاکە عەبدولقەهار پێم بڵێ لە ماوەی ڕابردوودا چەند سەبەتان هێناوە و ئەوەی ئێستا چەندە واتە سەبەتەکان ژمارەیان چەندە و چی تێدایە؟ بەڵێ لە ڕۆژانی ڕابردوو 1300 سەبەتە خۆراکمان دابش کردووە ئەمڕۆژ 150 سەبەتەمان دابش کردووە ئامادە کردووە دابشی دەکەن بەسەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت. ئەم هاوکاریانە بتەنها بۆ ناو هەولێرە یاخود بۆ شوێنەکانی تریشە؟ نەخێر بۆ ناو هەولێر و دەوروبەری بۆ هەموو ئەو گەڕەکە هەژار نشینانە بە پێی توانە دابەشی دەکەین بەبێ جیاوازی. دەستان خۆش دەکات کاکە عەبدولقەهار زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەوەی لە دواوی من دیارە ئەو بەڕێزانەکەەوە خەریکی هێنانە خوارەوەی یارمەتیەکانن کە لەلایەن کاکە عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستانەوە ئامادە کراوە لە ئێستادا سەرقاڵی هێنانە خوارەوەی و لە ماوەی ڕابردووشدا بڕی 1300 سەبەتە خۆراک هێنرا بووە ئێرە و بەسەر هاوڵاتیانی شاری هەولێردا هەولێر و دەوروبەریدا دابەشکرا بوون و لە ئێستاشدا بڕی 150 سەبەتە خۆراکی تر هێنراوت بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت. بە هەموو ئەوانەوە نزیک بە 1500 سەبەتە خۆراک تەنها لەو مانگە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا لەلایەن کاکە عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستانەوە ئامادەکراوە و دابەشکراوە بەسەر هەژاراندا.